ڕێکخراوی نوێ بۆ ژینگە و مافەکانی ژنان لە هەڵەبجە دوای ڕاهێنانێکی سێمانگی بە ژنانی ئاوارە لە بوارەکانی درومان و کاری دەستی پێشەنگایەکی بۆ کارەکانیان کردەوە. گورجی خان ژنێکی ئاوارەی عەرەبە و لە سەلاحەدینەوە هاتووە. لە ئێستادا لە ماڵەوە کاری دەستی دەکات و لە دەرەوەش دەیفرۆشێت. محافظة صلاح الدين لە پارێزگای سەلاحەدینەوە هاتووم لە ڕێکخراوی نوێل فێری بەرگدووری بووم. زۆر کەڵکم لێ وەرگرتووە. سوپاس بۆخوا ژیانی خۆمی پێدەر دەکەم. بەرگدووری بۆ خۆم و کچەکان و دراوسەکانم دەکەم و لە ڕووی داراییەوە کەڵکی زۆری هەبووە و ژیانم بەڕێوە دەبات. بەشێک لە ژنانی ئاوارە لە ڕێگەی خولە جیاوازەکانی ڕێکخراوەکەوە بوونەتا خاوەنکار. هەندێکیشیان لە ئێستادا لە بواری ڕاگەیاندندا کار دەکەن. من لە ڕۆژاوا هاتمە لە 2015 لە ڕێکخراوی نوێ وەک بێژە لە رادیۆ دەنگی نوێ ئیشەکەم. یعنی خۆم من بینم چەند چاڵاکی لە تایبەت لەسەر ئاوەژنی ئاوارەکان ئەکەن کە بۆ کە چەند دەورە بۆ ئەوان ئەکەن دەورەی خەیاتی بێ یان دەورەی فێربوونی زمانی کوردی بێ بۆ ئەوانیش توانە بن تەعاملی لەگەڵ کە کەسێک مشتری هات بۆ دوکانی ئەوان توانە بن چۆن تەعاملی لەگەڵ ئەوان بکەن. بڕاستی بۆ ئەوانجی سودێکی زۆر هەبوو. نزیکردنەوەی کەلتور و پێکەوە کارکردن لە نێوان ژنانی ئاوارە و ژنانی هەڵەبجەدا هاوکات ڕاهێنانی منداڵەکانیان بە پێی وتەی بەرپرسانی ڕێکخراوی نوێ توانی ویانە ژنانی ئاوارە بهێنە دەرەوە و فێری کارکردنیان بکەن. هاتنی شەپۆلێکی ئاوارەی عێراقی و پەنابەرە سووریەکان لە کاتی شەڕی سووریا ڕێکخراوی نوێ بیری لەوە کردەوە کە پرۆژێکی تایبەتی بۆ ئەو خێزانانە هەبێت کە ڕوودا پارێزگای هەڵەبجەکەن بە جیاواز لە شوێنەکانی تر کە هەڵەبجە کەمپیتیانە تاوەکو بچیت لەوێت چالاکیەکانی ئەنجام بێ. خۆشبەختانە ڕێکخراوی نوێ توانی لەو بوارەیە توانەکانی خۆی بخاتە ڕوو لەگەڵەوە کە سەرەتا ژنان بە حکومی ئەو پەیوەندی کۆمەڵایەتی و ئەو دابوونەریت و کللتوری کە خۆیان هەبوو کەمتر بەشداریانەکرد. بەڵام لە ئێستا ئەوەم ساڵانەی ئەخیرا بینین ژنان زۆر مهتەمن بە بەشداریکردن لە چالاکیەکانە. ڕووداوەکانی سووریا و دواتریش مووسڵ دەیان خێزانی عێراق و سووریایی هێنایە هەڵەبجە. ئێستاشی لەگەڵدا بێت بە هۆکارە جیاجیاکان بەشێکیان نەیانتوانیوە بگەڕێنەوە زێدی خۆیان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.